ئێرەوە شتێکی خەتەرە، شتێکی باش نییە. حکومەت دەبێ ئاگای لە جادۆبان بێ، ئاگای لە تەمەنەکان. لە شەقامی میسیۆمترانم کە دەکەوێتە نزیک کەمپی کۆنی زانکۆی سلێمانی. ئەمەی دەبینرێت منهۆڵێکە کە نزیکەی 5 مەتر قوڵ دەبێت کە بەشێک لە ڕاگرەکەی کە بە شیش دروستکراوە و قرتاوە و هاوکات بەشێک لە شەقامەکەش داتەپیوە. ئەم شوێنە ناوچەیەکی قەرەباڵغە و دەسەچەپم نەخۆشخانەیەکی گەورەیە و لەم لاشەوە دوکان و بازارێکی زۆرە. ئەگەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە کە شوێنی پەڕینەوەی هاوڵاتیانە، هاوکات بە تایبەتی لە شەواندا شۆفێران ئاشنای ڕێگاکە یاخود شەقامەکە نین، ئەمەش زۆر جار ئاستەنگی دروست کردووە. لەگەڵمان بن بە دوواداچوون دەکەم بزانین تا چەند ڕێگرە یاخود گرفتی بۆ شۆفێران و پیادەڕەوانی شەقامەکە دروست کردووە. جا ئەمە مناڵە، ئەمە خەڵکە، جا بەردەمی ئەم خەستخانەی سمارتە قەرەباڵغا مناڵێکی تێکەوێ قاچێشکێ پیرێژنێک کەسێکی پیر شتێکی باش نییە. داوە لە سەرۆکاتی شارەوانیەکەم چاچی بکەن، ئاوا نابێ بەڕاستی. ئەجا بۆنەکەی زۆر پیسەوە زێرا بە ئەرە وڵا سەری بەتاڵە، بۆنی زۆر پیسە بە تایبەتی بۆ ئەم قەرەباڵغەیە زۆر بۆنی پیسە. شتێکی وانێ یعنی ئێوە شتێک نییە کە چاک نەکرێەوە چییە؟ سایارەشی تێکەوێ بەڕاستی، اینجا شەکانیش لە حیمە، ئەگەر لە حیمەکە بەریا سایارەکەی تێکەوێ. ئەم ڕێگای پەڕینەوەی بۆ تۆ نەبۆتە گرفت یاخود هەموو کاتێ دەبینرێت؟ وەڵانەوە نبینی وەختی تو سری جادەك سری بەر پێ خۆت ناکەی، نازانی کە چاڵەکەویتە ناو چاڵەکەەوە. وەختە توێتە ماشای جادە ئەم سەرکە سیارەکە لێونەیە کە بەدەم چاڵە نازانیەکەویتە ناویانی چی ئێرەوە شتێکی خەتەرە، شتێکی باش نییە. حکومەت دەبێ ئاگای لە جادۆبان بێ، ئاگای لە تەمەنەکان بێ، ئاگای لە هەموو یان هیچ پێویست شارەوانی شتیان نییە. بۆ چارەسەرکردنی ئەم منهۆڵەی کە گرفتی بۆ پیادەڕەوان و شۆفێرانی شەقامەکە دروست کردووە، پەیوەندیمان کرد بە زەردەژ ڕەفیق وتەبێژی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی. ئەو باسی لەوە کرد کە ئاگاداری ئەوە نین کە منهۆڵەکە ئەم گرفتەی بۆ دروست بووە، بەڵام ئاگادارن بەشێک لە شەقامەکە ڕۆچووە. ئەو وتیشی وێنەی منهۆڵەکەم بۆ بنێرن بۆ ئەوەی سبەی لە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بە دوواداچوونی بۆ بکەین و بینە شوێنی مەبەست و شوێنی منهۆڵەکە بۆ ئەوەی بە زووترین کات چارەسەری بکەین.